ئازیزان سڵاتان لەبێت خۆشحاڵ ماڵقەیەکی دیکە لە پرۆگرامی ئێوارەی سلێمانی لەگەڵتان دەبم. لە پرۆگرامی ئەمڕۆشماندا تیشک دەخینە سەر بواری مناڵان بە میوانداری مامۆستا مۆفەق سەرپەرشتیاری هونەری منداڵان و ئەکتەر و شانۆکار. لێرە گفتوگۆ دەکەین ئێوەش بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن. مامۆستا زۆر بەخێر بیت. زۆر سپاس. سەرچاوەکانم هەبێ خۆشحاڵم کە لەم پرۆگرامە جارێکی تر لەگەڵمانی بۆ گفتوگۆکردن لەبارەی منداڵانەوە. زۆر سپاس، منیش زۆر مای خۆشحاڵیمە، هیوای سەرکەوتن بۆ بەڕێست و بۆ بەرنامەکە و بۆ تەلەڤیزیۆنە ئازیزەکەتان خۆش. زۆر سپاس دەکەم مامۆستاگیان. ئەکرێ سەرەتای پرسیار لەوە دەست پێ بکەم چەند ساڵە لە با بڵێن بواری منداڵاندا کار دەکەی؟ ئەگەرچی تۆ ئەکتەر و شانۆکاری و ئەزمونێکی سەرەکی تێلەوەی؟ بەڵێ، بە دڵنیایی 32 ساڵە تیپی هونەری مناڵانە بین بەڕێوە و لە 3 ساڵ پێش ئەویش من دەستماوەتە کاری مناڵان، ینی ئەتوان بڵێم لە ساڵی 1970 یەکەم کاری شانۆی مناڵان کە هێشتا خوێندکار بووم دەستمان پێ کرد تا ئێستا بەردەوامم. ڕاستە ئەو شانۆیە لە کاتی خۆی نەمانتوانی نمایشیکەین، بەڵام بە دڵنیاییەوە لە ساڵی 90ەوە تاوەکو ئێستا ئەوە 32 ساڵ ئێمە لە بواری مناڵان بە بەردەوامی بە بێوەستان لە بواری شانۆ، لە بواری مۆزیک و گۆرانی و هەر بوارێکە کە تایبەت بێ بە مناڵان من توانیمە بەپێی توانە بەپێی بوار و کات خزمەتی بواری هونەری مناڵان بکەم. دەستەکانە خۆش بەسەرکەوت و بێگومان ئەزمونەکە تەمەنێکە خوانەی بڕێ. بۆچی بواری مناڵانت هەڵبژارد؟ طبعا ئەو پرسیارە زۆر دووبارە ینی دووبارە ئەکرێتەوە یا لێم دووبارە ئەکرێتەوە لەبەرەوەی کە بڕستێکی زۆر بۆ لەگەڵ مناڵان بۆیە پرسیارەکە تاقەتێکی زۆرە تا بووە. بەڵێ، لەبەرەوەی کە ڕاستیەکەی کۆمەڵی هۆکاری هەیە، ڕەنگە هەنێکی هۆکاری تایبەتی بێ، هەنێک هۆکاری گشتی بێ. تایبەتێکە من بۆ خۆم لە سەردەمی مناڵی خۆم مناڵێکی وریا بوو، مناڵێکی بەهرەدار بووم، بەڵام هیچ دەستگا و هیچ مامۆستایەک هیچ مەسەن یەکەیەکی تایبەت بە مناڵان خزمەتگوزاری بە مناڵان نەبوو کە تایبەت بێ بە بەهرەی مناڵان و خزمەتی مناڵان، کە ئەوە هۆکارێکی سەرەکی بووتم. ئەگەر من خۆشم یا مناڵەکانی هاوڕێم مەحروم بووبن لەوەی کە لە بواری هونەری مناڵان یا لە بواری وەرزشی مناڵ یا هەر بواری شرکە مناڵ بەهرەمەند بێت، یا با ئێمە ئەو بوارە پڕکەینەوە. خاڵی سەرەکیش کە ئەمە هۆکارێک بوو، خاڵی دووەم دروست بێ کاتێک دەستمان نایە کاری مناڵان لە ساڵی 1970ەوە تاوەکو ئێستا نێگەر سێریکین بە پەنجەکانی دەستمان ناژمێرێنەوەی کە تایبەتمەند بوون لە بواری هونەری مناڵان. ڕەنگە لە بواری ئەدەب و شعر و هۆنراوە، لە بواری نووسینە زۆر بەڕێز و زۆر مامۆستای بەهرەمەند لە بوارەکە بەردەوام بوون، بەڵام بەداخەو لە بواری هونەری مناڵان کاڵین هونەری مناڵان بە بێگومان بە هونەری شانە و شێوەکار و مۆزیک و سینەما ئەوانی کەش زۆر کەمن ئەو هونەرمەندانە یا ئەو با بڵێن دڵسۆزانی کە لە بواری هونەری مناڵان ئیشەکان. ئەوەی چێکە لە هۆکارەکان کە من بە بەردەوامی ماوەتەوەڵێم بە ئەو کلێنە هیچ نەبێ بەشێکی پڕکەینەوە بۆی کلێنێکی گەورەتە دروست نەبێ، چونکە ئەگەر سەرنجی چواردەوری خۆمان بین و وڵاتانی تریش بین، هەر ئەگەر سەرنجی دراوسەکانیشمان بین، سیرەکەی زۆر گرنگی بە هونەری مناڵ ئەدرێ. ئەوە باسی ئەوروپا و باسی وڵاتانی کە ناکەین، بەڵام لە وڵاتەکەی ئێمە تەنانەت لە هەموو هەرێمی کوردستان کەمترین گرنگی بە هونەری مناڵان ئەدرێ، زۆر بەکەمی. یعنی ئەگەر بەپی گەورەی و حجمی مناڵ سەیریکەین، ئەو گرنگی کە پێی دراوە هەر هیچ نییە. من هەموو جارەوە قسەی دووبارەکەمەوە وەگەوەی ئەمە تەشتێکی گەورە بینین بە یەک کەوچک چاپمانێ شیرینیکەین، یەک کەوچک شەکری چاهاش کەوچکێ ئەگەبتێتەوە بەوە سەڵێکی گەورە شیرینکەی. ئەنی ئەوەی کە ئەمەیکەین تەنها ئەوەیە گرنگیکی زۆر زیاتر بە هونەری مناڵان بدرایە، بە تایبەتیەوە ڕۆژیەکی 6 جیهانی مناڵان لە پێشە. ئێستا بۆ ئەو ڕۆژە کۆمەڵێکی زۆر فیستیڤاڵ و کۆنسرت و ئاهەنگ و شانۆی و تا دوایی هەمووی ئامادە و ساز بکرای، بەڵام سیرەکەی تەنها یەک گروپ و یەک دوو تیپن کە بە تیپی ئێمە شۆکە ساڵانە لەو یادەیە ئێمە یادمان کردوەوە بەداخەوەکە گرنگی پێ نادرێ بەپی پێویست. ڕاستە بە دڵنیایی مامۆستا منداڵان لە هەر با بڵێن لە تاوی جیهاندا وەکو سەرچاوەیەکی مرۆیی گرنگ سێر دەکرێت، چونکە منداڵان لە سەرەتاوە کە تۆ پێی ئەگەێنی بتەوێت چۆن دەرچێ ئەو ئەنجامت لە کۆتاییە دەستەکەوێت. گرنگە ینی بەڕاستی لانی منداڵ زۆر گرنگی پێ بدرێت، زۆر زیاتر ئاوڕێی لێ بدرێتەوە. تەنانەت ئەگەر ئێمە لە باخچەی ساوایانەوە سیرکەین تا بە قوتابخانەکان دەگات، پێویستە چی بکرێت بۆ ئەوەی کلێنە پڕ بکرێتەوە؟ بەڕاستی
ڕاستە جەنابەت قسەیەکی زۆر جوان ینی وتەیەک هەیە ئێمە زۆر جار گرنگجی پێدەین ئەڵێن مناڵان ئایندەی ئەشی کۆمەڵە ئەمە ئێمە تەنها ینی تەنانەت بووە بە دروشمی کارکردنیشمان بێگومان ئەو گەلەی ئەو میلەتەی کە زیندووە گرنگجی بە ئایندەیە لە چۆش دەست پێکا لە مناڵەوە دەست پێکات چونکە کاتێک کە لە مناڵەوە دەست پێ کرد ینی تۆ گرنگجی بە ئایندەدەی ئەو کاتە گرنگجی بە ئەو سێکتەرانەی کە مناڵ پێویست بێتی مافەکانی خوێندنی تەندروستی وەرزشی هونەری هەتا دوایی لەبەرەوە بەڕایی من ینی ڕەنگە لە بواری هونەرە بەگشتی ئێستا جۆرە قەیرانێک دروست بوو لە هەموو هونەرەکان بەڵام ئێمە گەرمانەوێت چارەسەری ئەو قەیرانانە بکەین یەکێک لە ناڵم هەموو یەکێک لە هەنگاوەکان ئەوەیە کە ئێمە لە مناڵەوە دەست پێ بکەین کاتێک کە تۆ لە هونەری مناڵانی باخچەوە دەست پێکەی کاتێکە لە باخچەوە مناڵ بە ئاواز و بە مۆزیک ڕایهێنی دڵ و دەرونی سافەکەی دڵ و دەرونی یەکەیتەوە ئەو نیگار و ئەو ڕنگ و ئەو تابلوانی کە کێشێت تۆ گرنگی زیاتری پێبێ ئەو جوڵە و سەما و حرکانی کە هەیەی چێتە بواری شانە و چێتە بواری جوڵە و چێتە بواری پانتۆمی مۆچێت هەموو بوارەکانی ترەوە کاتێک گرنگی پێەیە سەرڕای ئەوەی کە بەهرە و توانەکانی دۆزیتەوە چێژێکی جوان چەشەیەکیش ئەی بۆ مناڵەکە لە ئایندەیە لەسەر ئەو چێژ و چەشەیە ئەگەر نەش بێ بە ئەکتەرێکی باش یا بە مۆزیسیانێکی باش خۆ بێ بە بینەر و بیسەرێکی باش بۆیە بەڕای من باشترین ڕێگا ئەوەیە یەکێک ئەنگاوەکان ئەوەیە ئێمە لە هونەری مناڵان و لە باخچە و لە خوێندنگەکانە دەست پێ بکەین گرنگی پێبین مامۆستا و کەوادری باشی بۆ دابینکەین پێداویستەکان هۆڵ ستۆدیو ئەوانی کە پێویستن بۆ هونەری مناڵان بێگومان ئەبێ فراهم بکرێت لەسەر و هەموو شێوە دەستگیرۆیی مادیە چونکە تۆ هەموو ئەم شتانەی کە باسمان کرد بە خۆڕای نایەتە دی یانی تۆ پێویست بۆیە کە بودجەیەکی تایبەتیت هەبێ چ وەزارەتی پەروەردە چ وەزارەتی ڕۆشنبیری چ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کە ئەم سێ وەزارەتە بە تایبەتی زۆر معنین بە هونەری مناڵان یا بە تایبەتن بە مناڵان و بە سێکتەری پەروەردەی مناڵان ڕاستە بە دڵێ مامۆستا زۆر جار لە بەرنامەکانە ئەم پرسیارم لە کەسانێک کە هاتوونەسە پرۆگرامەکە و مختصی ئەو بەتەبوون کردومە لە قوتابخانەکاندا ئەوەندەی گرنگی بە بابەتە سەرەکیەکانەدەن بیرکاری ئینگلیزیە چێکە لەوانەکان گرنگی بە وەرزش بە هونەر نادرێ بە نمونە ئەم چۆن ڕۆژەکە تاقیکردنەوەکان بۆ من دیقەتی ئەوەما کە لە کاتێکا کە تاقیکردنەوەی هونەر و وەرزش دانراوە پێیان ئەڵێن مێنەوە بەڵێ نیکەن بێگومان قوتابیەکە ناچێتەوە ئایا گرنگ نییە تۆ ئێحمالی نەکەیت و لەو ڕۆژەیە لە بیری نەکەیت کە ئەوەش پێویستیە کە بۆ تۆی قوتابی بیتەوە تاقیکردنەوەکەت بکەیت خۆی زۆر بەداخەوە کە ئەوەی جەنابەت باسێکی ئەوە واقعەکە نەک هەر لە تاقیکردنەوەش تەنانەت کاتێکە بایکۆتێک دروستە بێ یاکە نەخۆشی کۆرۆنا فترەیەکە جۆرێک لە ئۆنلاین دروست بوو یا بڵێن خوێندن پەکی کەوت لە هەموو حاڵەتەکان یاکە مانگرتنیش هەر شتێک دروستە بێ سێرەکەی قوربانیەکەی هونەر وەرزشە هونەر وەرزش کە ئەوە بن بە قوربانی کاتێکە پرۆگرام دان ڕێژێت یا خشتی تاقیکردنەوەکان یاوانەکان یەکسەر هونەر وەرزش یا لابن یا زۆر زۆر کەم یەکەنەوە ئەمە سەرڕای ئەوەی کە بەداخەوە ینی زۆر جار مامۆساکە خۆی بەشێکە لە ئێحمالیەکە خۆی گرنگی پێنایە خواخوایەتی مامۆسایچکە وەریگرێ نەبوونی منهەج نەبوونی پێداویستیەکان ئەمانە هەموو دەدایەوەی کە جنابیشتە ئێڵەی ینی ڕاستە من بۆ خۆم لەگەڵ ئەوانیم کە هونەر وەرزش بە تاقیکردنەوە کەسەکە هەڵسەنگێنرێت ئەبێت تۆ ڕۆژانە هەڵی سنگێنیانی لە خلالی ئەو ماوەی کە لەگەڵتایە چەند گرنگی بە هونەر ئەیە چەند گرنگی بە وەرزشە یا با بگە بڵێن باسی پەروەردەی هونەرکەین خۆتەنا هەر گرنگ نییە و کەسە بەس نیگارێک بچێشێ ئێستا پەروەردەی هونەر زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە ینی کاڵی پەروەردەی هونەر هەموو ئەو بوارانە ئەگرێتەوە کە دەستڕنجینی و خەیاڵ و مۆزیک و گۆرانی و سەما و هەموو بوارەکە بە نواندنەوە بە نیگار کێشانەوە بە هەموو ئەو کارانی کە ئەو مناڵە بە ئیشی دەستەوە کاتێکە هەڵەسێ ئیشەکەکە ئەبێتۆ بەهرە و تواناکەی بدۆزیتەوە کاتێککە بەهرە و تواناکەی دۆزیتەوە هەڵسەنگاندن لەسەر ئەو حاڵەتاکەی نەکە یەک ڕۆژدانێک بۆ تاقیکردن ئەو ڕۆژە ڕاستە تۆ ڕەنگە کۆی یا بڵین کۆی ئەو بەرهەمانی کە ئەو چالاکیانی کە کردوێتی لەو ڕۆژە بەرچاو بەڵام دەکرێت بە مناڵەکە بڵێ گرنگە ئەو ڕۆژەش بۆ تۆ چکە یەکێکە لەوانەکە ئەگەر تۆ پێشتر گرنگی پێیا بێ بابەتی ئامادە کردبێ بۆ نمونە کورتە شانۆی ئامادە کردبێ یان
لە مۆزیکا گۆرانیە سەما لە هەر شتێکا بەشداری کردبێ ئەو ڕۆژەی کە تاقیکردنەوەی کۆبا بەرهەمەکە بۆ بێنێ ئەوە کەلانی کە تۆ گرنگجی پێی بەڵام لایەنی گرنگترەوەی کە سریان خان کە پێشتر ئاماژەم پێیانی تۆ ئەبێ لە ماوەی ساڵەکە تۆ بەردەوام متابعەتە بێ بۆ ئەو مناڵە بۆ بەهرەکانی بۆ تواناکانی بۆ خەیاڵ و خولیای زەنی لە چ بوارێکە ئەو کەسە توانای هەیە ئەی تۆ مامۆستای ئەوەی کە یان ڕێنمایی دەری یا ڕێنیشاندەری بۆی کە ڕێنماییکەی بۆی ئەو بواری کە خۆی حەزی لێتی زیاتر گرنگجی مامۆستا لە قوتابخانەکاندا بەڕای تۆ گرنگی ئەدرێ بە بواری هونەر و وەرزش تایان ڕادەیەکی پێویستە خۆی ئەگەر سەرنج بین ئەم ساڵانەی دوایی ینی پێش ئەم کۆرۆنایەکی کاریگەری خراپی لەسەر پرۆسی دروست کردین توانم بڵم جۆرێک لە داڕمانی دروست کرد لە بواری خوێندنا بەداخەوە بەڵام پێشتر ماوەی ئەو ساڵانی پێشوو زۆر گرنگی پێدرا ینی ئەتوانم بڵێم ئێستا هونەر بە پەروەردەی هونەر و پەروەردەی وەرزش گرنگی زیاتر پێدرا ینی لە چاوەی کە پێشتر هەر گرنگی پێنادرا ئێستا باشترە بەڵام گرنگیەکە تەنها ئەوە نییە کە تۆ لە خشتە داینیت و بخوێنرەوە ئەوە گرنگ ئەوەیە کە تۆ پێداویستی بۆ دابینکەی چونکە ئەگەر دیقەت بە هونەر و وەرزش چالاکیە بەڵام پێویستی بە پراکتیک هەیە تۆ کۆمەڵی خوێندکارەکەی تا یا کۆمەڵی قوتابی ئەەکەیتە ناو هۆڵێکەوە ئەتەوێت کارێکی شانۆیی بکەن تۆ بێ پێداویستەکانی بۆ دابینکەی ئەتەوێت کارێکی مۆزیک بکەن ئەبێ پێداویستەکانی بۆ دابینکەی ئەتەوێت کارێکی شێوەکاری بکەن ینی هەر کارێکی هونەری و وەرزشیش هەمان شێوە لەبەرەوە ئەو بوارە هونەریانە یا پەروەردەی هونەر پێویستی بە کادری پێشکەوتوو باش هەیە کە شارەزایکی باشی لە هونەر هەبێ بەگشتی نەکتەنها لە پسپۆڕێکەسە بەداخۆ زۆربەی مامۆسایانی ئێمە تاک پسپۆڕن ینی بۆ منە لە گرافیکا زۆر زیرەکە ئەتوانێت ئیشی خۆیکە بەڵام ئەو مناڵە بێ لە گرافیک هەشتیش کە بکە ئەو بە هونەری دانانێ ئەمە زۆر کارێکی نەشیاوە لە ناو پرۆسی پەروەردەیە ئەکرێت تۆ لە دەرەوە کەسێک ئەبێت تەنها بۆ منە ئیشی گرافیک بکە یا مۆزیک بکە یا شانۆ بکە یا هەر بوارێکی تر بەڵام لە ناو خوێند پرۆسی خوێندنا ئەمە وانەکە بۆ پەروەردەی هونەر بۆ ئەوەی کە تۆ ئەو خوێندکارانی لەوێن بەپێی حەزی خۆیان بەپێی خولیای خۆیان بەپێی بەهرەی خۆیان تۆ بتوانی بەگشتی گرنگیان پێبی نەک یەک پسپۆری بەتەنیا ڕاستە بەدڵنی ئەمە ئەرکی دایک و باوک چییە بۆی کە بتوانێت لەگەڵ وانە پەروەردەیەکاندا لەگەڵ وانەکانی دیکەدا بتوانێت خولیای منداڵەکەی بدۆزێتەوە چ بوارێکی پێخۆشە بێگومان هونەر و وەرزشی یەکێکە لەو بواریکە هەموو مرۆڤێک پێویستی پێیەتی من بەڕای من ینی باشترین ڕێگا یا باشترین هەنگاو کە دایک و باوک بینێ ئەوەیە کە ڕێزدا خولیای ئەو مناڵە بگرێ حەزی ئەو مناڵە خولیای ئەو مناڵە زۆر گرنگە تۆ ڕێزی لێ بگری کە ڕێزت لێگر ئەو کاتەی تر تۆ کۆمەڵشتی بۆ فراهەمەکەی کۆمەڵشتی بۆ هێنیتە دی بۆن مونە هەستەکەی مناڵەکە دەنگی خۆشە ئەو کاتەی بیتە گروپێکەوە تیپێکەوە لای مامۆستایەک لای کەسێکە توانای گۆرانیەکانی باشترکە بۆی توانای ئەدای باشترکە توانای بیستن و جیاکردنەوەی دەنگەکانی باشترکە ئەگەر هەستە کرد توانای نواندنی هەیە هەمان شێوە هەستە کرد توانای نووسینی هەیە هەمان شێوە هەستە کرد توانای یەکێک لە لە وەرزشەکانی هەیە لە هونەرەکانی هەیە کەواتە گرنگترین خاڵ ئەوەیە کە دایک و باوکەکە ڕێز لە بەهرە و توانای مناڵەکە بگرێ پاشان ینی پێداویستەکانی بۆ فراهەم کە و بەردەوام بێ لەگەڵی ئێمە بە درێژایی ئەم ساڵانی کە تیپمان هەبووە تیپی هونەری مناڵان زۆر جار مناڵی زۆر بەهرەمەند بەتوانامان لا بووە سەرێکی لە نواندنا زۆر بەتوانا بووە لە شانۆیەکە بەشداری کردوای دایک و باوکەکە نیان هێشتوە بێتەوە مەجالیان نەیاوە کاتیان نەبووە یانیشکە زۆر جار کاتیشی ئەوێ ینی تۆ ئەگەر من هەموو جارێ واڵێم ئەگەر تۆ مناڵەکە گرنگ بێ بەلاتەوە ئایندەی گرنگ بێ بەلاتەوە پێداویستەکانیشی بۆ دابینەکەی خۆشە دوایەکەی خۆشم تابعەکەی بن بە سواسی شۆ دایک و باوکمان هەیە مناڵی بەهرەمەندی هەیە لە تیپەکەی ئەمە بۆ نمونە 6 ساڵە بەردەوام بەدوای ئەو مناڵەوە ئەیهێنێت گۆرانی بۆ هێنێ گۆرانی فێرەکە لەگەڵ ئێمە لەگەڵمانایە هاتوچۆی پێکا گرنگی پێەیە بۆ کۆنسرتەڵی هێنێ بۆ شانۆی ئەی هێنێ ینی ئەمانش گرنگە کە دایک و باوکی واشمان هەیە خۆزگە دایک و باوکەکانی کەش ئاوا بیریان لە مناڵەکان و ئایندەی مناڵەکان کردایەتەوە نەک بە پێچەوانەوە لەبەر کۆمەڵی هۆکار کە ڕەنگە کاتی نەبێت یا ڕەنگە بواری نەبێت یا ڕەنگە توانای مادی نەبێت سێرەکەی لەوێ بەهرە و توانای ئەو مناڵە بەداخەوە ئەپوشێتەوە و ڕەنگە لەبری ئەوەی کە حەزیشی لە بابەتەکە بێت دوایی حەسادەتێک و ڕقێکی بەرامبەر بۆ هونەرە پەیاکە لای خۆی کە ئەمە پێچەوانی ئەو ئیشەیەکی ئێمە یکێنەوە مانەوە مناڵ هونەری لا شیرینکەین چەشەی و چێژی هونەری پێبەخشی ڕاستە مامۆساپێکەوە بینەری ئەو دیمەنە بین کە بەڕێستان با بڵێن لە چالاکیەکی هونەریدا بەشدارن لەگەڵ چەند مناڵێکی چاوگەشت پاشان گفتوگۆکان بەردەوامەکەی لێدن مناڵان
چەپڵە لێدان 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 مناڵان چەپڵە لێدان مناڵانی سلێمانی ئاهەنگی نوێ سازەکەی مناڵانی سلێمانی ئاهەنگی نوێ سازەکەی ئەمڕۆ ڕۆژێکی شازە بۆ مناڵان جیاوازە ئەمڕۆ ڕۆژێکی شازە بۆ مناڵان جیاوازە شادی و خەندا ئەبارێ موزیک و ئاهەنگ سازە شادی و خەندا ئەبارێ موزیک و ئاهەنگ سازە لێدەن 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 هەمووتان چەپڵە لێدەن مناڵانی سلێمان دووبارە سڵاتان لێ بەعزیزانی من بەڵام مامۆستا کرێ باسێکم چالاکیمان بۆ بکەی چالاکیەکانی ئێوە چۆن بەڕێو ئەچێ ڕۆژانە؟ بڵێ ئەمە شانۆی با یاری بکەین کە ماوەی نزیکەی مانگەکە لەگەڵ ینی تیپیۆنێری مناڵان بە هاوکاری قوتابخانەی بڵێسەی بنەڕەتی و لە ماوەی جەژنە توانیمان دوو جار نمایشیگەین بەڵام بەنی ئەزین جاریشکەش شەوی پێنجشەمە ساعات هەشتونی دووبارە پێشکەش یەکەینەوە لە هەمان کاتە ینی بڵێن ئەم شانۆیە یەکێکە لەو شانۆیانەی کە گرنگی بەچی درراوە نووسین بۆ بە هۆکارێک بۆ ئەوەی کە مناڵ بگەڕێتەوە بۆ یاریەکانی یاری جوانەکان یاریەکان کە جوڵەی تیابوو کە جۆرێک لە هەناسەیانی تیابوو جۆرێک لە خولیای تیابوو ینی ئێمە بە ناڕاستەوە خۆ بۆ مناڵ ئەڵین ینی پێی ناڵین وازە ئایپاد بێنەوە یاری ئەلکترۆنیەکان ئەڵین ئەم یاریانەش هەن ینی بۆ نمونە دەسڕەکەم هەیە فریوە هەیە فیکرانکۆ هەیە چاوشارچێ هەیە خەتخەتێن هەیە ئەمانش ئەو یاریانن کە مناڵ ئەتوانێت کە بیری چۆتەوە کە زۆر زۆر گرنگن چونکە جوڵەی تایە خەیاڵی تایە زیهنی تایە مناڵەکە جۆرێک لە ئاسوودەیی و جۆرێک لە خۆشببختی پێبەخشێ لە هەمان کاتدا نمایشەکە هەمووی سەر تاسەری 45 دقەیە هەمووی نواندن و گۆرانی نواندن و سەما نواندن و جوڵانی چونکە من بە قەناعەتەوە قسەیەکەم شانۆی مناڵان ئەبێ شانۆی یەک بێت پڕ بێت لە گۆرانی لە جوڵە لە سەما لە هەموو ئەو بوارانەی تریانی هەموو بوارەکانی هوەری شێوەکاری و شانۆ مۆزیک ئەتوانی لە گۆرانیەکی کەرنەڤاڵی گۆرانی ئامێزە کۆ بکەیتەوە ئەمە یەکێکە لەو جۆرە شانۆیانەی کە هیوادارین پرۆژەی کەشمان هەیە بۆ ئایندا لە هەمان کادا ئێستا ئێمە وەکوی تیپیۆنێری مناڵان لە خۆ ئامادەکردنین بۆ ئەوەی کە بۆ یەکی شەش کە ڕۆژی جیهانی مناڵانە یەکی شەش بەنیازین لە فستیڤاڵێکی گەورە کۆنسرتێکی گەورە ئامادە و ساز بکەین لە دوی شەشیش هەر دووبارەیەکەین و یەکی شەش لە فامیلیە فامیلی مۆڵی سلێمانی ڕۆژی دوی شەشیش ئێوارەکەی حوتنی لە شار یاری پێشکەشەکەین بە مناڵان هەر لێرە داواکارە مناڵانی خۆشەویست و خێزانە ئازیزەکان بێن بۆی بتوانن پشووی هاوێنیش دەستی پێکردووە لە هەمان کاتیشا ڕۆژی جیهانی مناڵان ڕۆژێکی زۆر زۆر تایبمەند و خۆشەویستە ئێمە هەموو ساڵێک گرنگی پێین هیواداریشین تەنها هەر ڕۆژێک نەبێ بۆ مناڵ هەر ڕۆژێک مناڵ دڵیتیا خۆش بوو هەر ڕۆژە مناڵ حەزی کرد کە بچێتە دەرەوە پیاسێ بکە هەناسەیەک هەڵکی کێشێ هەناسەیەکی شادی خۆشی یاریە بکە ئەبێ ئێمە ژیانی ینی هەموو کاتەکانی بۆ فەرهەم بکەین و پیرۆزبایی ڕۆژی جیهانی مناڵانی ژەکەم با بیرمان ناچێت و ئەو ڕۆژای شەڵڵا هەر پیرۆزە بێ لە تەواوی منداڵان بەس مامۆستا من نەمەوێت باسی بابەتێ بکەم بیرمە خۆم لە مناڵی خۆمدا خۆم بوو ئەو کاتێک کە دایکم بۆی دیاری کردوم زوو بێت و ئێوارە بێ بۆی بچم یەک دۆز لەگەڵ مناڵەکانی ڕەفیقمە پەتپەتێن و ڕاوڕاوێن و ئەو یاریانە بکەم کە جوڵەیتیە بەس ئێستا ئەبینم یعنی مناڵان بەڕاستی دوور خراونەتەوە لە یاری لە ناو هاوڕەکانیاندا بە ئایپادێک و بە مۆبایلێک لە ماڵەوە تەنها بۆی بێدەنگ بن نەجوڵێن گیرۆ دەکراون ئەمە زیان نییە لە داهاتوی منداڵان زیانەکە زۆر زۆر ینی ئێستا دەرناکە وردە ینی هیچێکە لەو زیانانەی چۆن ئەڵێن خۆڵبارین زیانەکانی درێژخایەنە ئەم دانیشتنی مناڵ بە دیار ئایپادێکە و بە دیار هەر جیهازێک کە خۆی بەکارێنە یاریەکەەکە ڕاستە جۆرێک لە زیرەکی زیهنیتیایە بۆ مناڵەکە ناڵێن هەر بەڵام بە شێوەیەکی دیاریکرا و کەم بەڵام ئەو یاریانی کە جەنابەت باسێکی کە ئێمەش دەشانوێکە گرنگی پێین ئەو یاریانن کە
خۆشەویستی زیاتر دروستەکە هاوڕێتی هاوکاری زیاتر دروستەکە هاوکاری. هاوڕێتی دروستەکە وای لێ متمانە و خۆشەویستی دروستەکە دڵسۆزی بۆ هاوڕێکان و دوورکەوتنەوە لە گۆشە گیری ینی کۆمەڵێک سوودی زۆر زۆر هەبوو ئەو یاریانە ینی مناڵی ئێمەش و مناڵی جیلی پێش ئێمەش و جیلی دوای ئێمەش ئەو یاریانە هەر لە کۆڵان ئەکرا لە شوێنانی نازەم ئێستا وای لێتۆ خەڵک لە کۆڵان نەترسێ کۆڵان بەشێکە لە پەروەەردە بەڵام بزانی متابعیکی بزانی لەگەڵ چه یاریەکە لە کۆڵان ینی تۆ مەرج نییە هەر چوە کۆڵان ڕاکەوەرە ژوورەوەرە ژوورە و خراپە و بۆ خراپە ئەگەر لەگەڵ کۆمەڵێ مناڵی هاوڕێی خۆی ڕێنماییکەی باخچەیەەکە هەر زۆری کۆڵانەکان لەخوا بەزیابێ مەسەن حوشەی ماڵان هەیە باخچە هەیە باخچەی نزیک هەیە لە شوێنەکان ینی ئەگەر لەوێ یاریە کۆمەڵی یاری هەیە بیکاکە جوڵەی تیابێکە جۆرێک لە خرجکردنی وزای بڵێن سەرفکردنی وزەی تیابێ و کەسەکە وزەیەک زۆر وزەیەکی زۆری هەیە لە باتوێ لە ماڵ و قەتیزمێنێ بە دیار ئایپادێکەوە لەوێ جوڵەیەکی تایە ئەمتر ئەو بڵێن نەخۆشی قەڵەوی ئەوانش کەمتر ئەبێتەوە جوڵە زیایەکە مناڵەکە هاوکاری و تەعاون لەگەڵ ئەوانی کە دەست پێەکە ئەنی بەڕاستی سوودەکانی زۆر زۆرن بەڵام ئەبێ متابعە بکرێ بێت چاودێری بکرێ نەگەڕوا لەگە بزانی ئەنی جاری ڕەنگە لە کۆڵان تووشی کێشە بێت ڕەنگە لە کۆڵان تووشی مەشاکل و سەرێشە و شەڕ و ئەوانە بێ بەڵام کە تۆ چاودێریت کرد ئەو کاتە خۆش دەتوانانی ڕێنمایی بکەیت بەدڵنیایی کاتە پێویستە منداڵ بە منداڵی خۆی گەورە بێت زۆر ڕاستە منداڵی خۆی ببینێت ناکرێت تۆ لە تەمەنێکی زۆر بچووکە و گەورەیکی یعنی من ئێستا زۆر لە دایک و باوکەکان ئەویان لێ بیستم ئەڵە دانیشە کوڕم تۆ گەورەی دانیشە کچم تۆ گەورە بوو بۆ گەورەی مناڵی خۆی بنوێنێ بن بە مناڵی خۆی دەرخات یعنی بەڕاستی من ئێستا شکایەتەر گەورە بووم خۆم منداڵم هەیە ینی ئەو چێژەی کە لە مناڵێ وەرم گرتووە لە زیهنما ماوەتەوە خۆی کێشەکە ئەوەیە من وەکو ئێستای خۆم بەم تەمەنی خۆم زۆر خراپە بزانی کەەوە مناڵە بۆ منە تەمەنی 10 ساڵە ڕاستە عقلیەت و ذهنیەت و تێگەیشتن و هەموو شتەکانی هی 10 ساڵێک کە بێ وەکو 10 ساڵێک ینی مناڵی ئەبێ لە فۆ جەنابەت دەڵێ مناڵی لەگەڵ مناڵی خۆیان پەروەردە بکە مناڵ لەگەڵ ئەوەشمان بیر نەچێت سەردەمی زۆر گرنگە مناڵی ئەم سەردەمە لەگەڵ ئەم سەردەمەیە بەخێوکە نەک بە عقلێتی 50 ساڵ لەمەوە پێش خۆچیت کردو ئەوش ئەوەی کە من کردومە ڕاست بۆ هەڵە بووە ئێستا باشەکان دەتوانم سوودی لێوەرگرم بۆ مناڵەکەم بۆیە گرنگە تۆ مناڵ لەگەڵ سەردەمی خۆی و لەگەڵ جیلی خۆی و لەگەڵ تێگەیشتنی نوێ پەروەردە بکەیت بە مناڵی خۆی تەبع ڕاستە بەدڵنیایی مامۆستا گروپەکەی ئێوە چۆن منداڵان لە خۆیەگرێت تیپی هونەری مناڵان ئێمە بەردەوام لە ئەنیۆکو چۆنڵێ ئەبدەیتە بینەوە بەردەوام ئێمە نوێ ئەبینەوە لەبەرەوەی مناڵ بەردەوامیێتە تیپەکەمانەوە زۆر جار لە ڕێی یا لە ڕێی ناسینەوە یا لە ڕێی فەیسبووکی تیپەوە یا لە ڕێی فەیسبووکی خۆمانەوە لە ڕێی یانی ئەتوانین بڵێن لە ڕێی ئەو هۆکاری گەیاندنانی کە هەن یا لە ڕێی تەلەفۆنەوە ئێمە هەر مناڵێک بێتە تیپی هونەری مناڵانەوە بەدەر لەوەی کە بەهرە و توانای هەیە یانیەتی ئەمە وەریەگرین چونکە بن بە قەناعەتەوەڵام هەموو مناڵێک خاوەنی بەهرە و وزە و توانە و خولیای بەڵێ لەوێ جیایەکەینەوە بۆ منە مناڵمان هەیە کە دەرەکەوێسە بۆم شانۆیە دەرکەوت کە کۆمەڵی مناڵی باشمان هەیە لە کاری نواندن سێرەکی کاکە کە پرۆڤی گۆرانی و کۆنسێرتەکەی کۆمەڵێک دەرەکەوێت کە توانای دەنگیان باشە کۆمەڵێک دەرەکەوێت توانای گوێگرتنیان باشە هەیە توانای ژەنینی باشە یەکێ لە ئالەتەکان هەیە توانای نەخشاندن و دیکۆر و با بڵێن شێوەکار و ڕنگ و ئەوانەی هەیە کەواتە هەریەکە بەپێی ئەو بەهرە و ئەو حەزی زۆر گرنگە بەپێی ئەو خولیا و حەزەی کە خۆی هەیەی بەڵام بۆ کۆنسێرتەکان ئێمە بەعام هەموو مناڵەکان پێمان خۆشە بەشداری بکەن چونکە خۆش نییە هەندێک مناڵ جیاکەیتەوە بەڵام هەندێک جار تووشی ئیشکالی چیە بین ئێمە هەموو دایکێکیا هەموو باوکی حەزەکە مناڵەکەی ئەکتەری سەرچی بێ گۆرانی بێژی سەرچی بێ ئەوە ئەمە کێشە بۆ ئێمە دروستەکات چونکە بۆ نمونەتەوە لە کۆنسێرتێکا دەگۆرانیت هەیە ئەبێ ئەو مناڵی کە توانای ئەدای هەیە چونکە ڕاستە و خۆ لەسەر شانۆ هەموو کەس توانای نییە هەموو مناڵێ حەت تەنانەت گۆرانی بێژ هەیە لەسەر شانۆ هەر ئاوتەکە یا دەرەچێ لە نۆتە یا لە تۆن دەرەچێ بۆیە مناڵی تۆزێ زەحمەتە لەبەرەوە ئەوەیەکێکە لە خاڵەکان کە ئێمە زۆر جا لەگەڵ دایک و باوکەکان زۆر تا قەنەعەتیان پێکەین کە ئەم مناڵە ڕەنگە توانای هەبێت لە ستۆدیۆ گۆرانی بڵێت لەوێ کۆمەڵی ئیفێکتات و کۆمەڵی شتت هەیە بەڵام لەسەر شانۆ ڕاستە و خۆیان ناتوانێت چونکە ئەگەر ئاوتکە لە هەمووی تێگەیە ئەگەر تۆن بەرز کاتەوە یا تۆن نزم کاتەوە لە هەمووی تێگەیە ئەگەر هەر جۆرە هەڵەیە بکات لە ئەدایە کاریگەری لەسەر هەموو دروستەکە بۆیە ئەمەیشێکە لە خاڵەکان خاڵی چکەشەوەیە کە
وەکو نواندن زۆر جار ڕەنگە مناڵەکە توانای نواندنیشی هەبێ بەڵام لەوانە دەنگی نەتوانێت زۆر بەرزکاتەوە یان ڕەنگە نەتوانێت دیالۆژەکان بە تەواوەتی لەبەرکا و بیڵێتەوە چونکە تەرکی زۆر گرنگە بۆ نواندن و هەریەکە لە ئەو بوارانەی تریش ئێمە بەپێی ڕاستە حەز و خولیای خۆی گرنگە بەڵام لەگەڵ حەز و خولیاگەی خۆشی ئەمە جۆرێک لە هەڵسەنگاندن کادرەکان بەڵێ هەڵسەنگاندنێکەکەین بۆ لێ هاتووی بۆ توانە و بۆ بەهرەی ئەو مناڵی کەێتە هەر مناڵیش بێ خێنە سەر و سەرچاومان یاخوا سەرکەوتوو بن لەشتان ساق بێت بۆ هیوای کە زیاتر پەرە بەکارەکانتان بدەن چونکە دنیای منداڵ دنیایەکی جوان و گرینگە بۆ داهاتوو سەرکەوتوو بن بە هیوای سەرکەوتنی هەمیشەیتان زۆر زۆر سپاس بۆی کەمڕۆ لەگەڵمان بووی مامۆستاگیان منیش سپاسی بەڕێز و بەرنامەکەت و ئەو بەڕێزانی کە لە پشتی کامێرەکانەوە هیلاکە بن و ئەو بەڕێزانەی کە کەس نان بینێ بەڵام زۆر بەڵێ بەڵام زۆر کاریگەریان هەیە زۆر سپاس چاویان ماچەکەم ڕێز و سڵام بۆ خۆت و بۆ تەلەڤیزیۆن بەڕێزەکەتان زۆر زۆر سپاس مامۆستاگیان هەر وەک مامۆستاوتی زۆر سپاس بۆ ستافی پشت کامێرە کە سەربازێکی ماندوون لەگەڵ ئێمە ماندووە بن هیوای ئەوە خوازم کە دایکان و باوکان بتوانن توانای منداڵەکانیان بدۆزنەوە بڕیار لەسەر منداڵەکان نەدەن تاکو نەزانن حەز و خۆلیایی چییە هیوای سەرکەوتن و سەرفرازی بە هەموو لایەکتان و تاکات بەرنمەیەکی تر کاتێکی شاد بۆ مولایەکتان